دەزانی زۆر جار ئینسان کاتێک کە تووشی حاڵەتە چیش دەبی مەسەلەن حەدەسێک کێشە گرفتێک مەسەلەن ئازایەتی لەوەی دانیە کە تو خۆت ڕادەستی کێشەکە بکەیت هیچ ئازایەتێک لەوە دانیە کە خۆت تەسلیمی ئەو خەمە بکەی هەستی ناخۆشبوون لە خۆتدا دروست بکەیت ئازایەتی ئینسانەکە لەوەدا بە دەردەکەوی کە تۆ ڕوبەڕووی کێشەکان دەبیەوە ڕوبەڕووی ئەوە دەبیەوە کە ژیان بکەیت لەگەڵ ژیان ببێت دۆست زۆر جار ئەگە تێبینی بکە ئەو کەسانەی کە مەسەلەن هەستی ناخۆشیان هەیە دایمەن مرۆڤانێک کە خۆیان خۆش ناوێ بۆیە تووشی زۆر جار حاڵەتی خۆکوشتنیش دەبنەوە چونکە ئینسان ئەگە خۆی کوشت ئەو جەستەی خۆشویست قەت بیر لەو بابەتانە ناکاتەوە بیر لە نیاز و ڕازێکی خراپی نابی بەڵکو دائیمەن بیر لەوە دەکاتەوە کە چۆن بەرەنگاری ژیان ببتەوە بەرەنگاری سەختی و کۆسپی و تەگەڕەکانی ژیان ببتەوە چونکە لە بیرتان نەچی تەحەدی ئینسان دروست دەکات سەختی و ناخۆشی ئینسان دروست دەکات بەرەو پێشەوەی دەبا هەر ئینسانێک لە ژیاندا کاتێک کە تووشی ناخۆشی و تەنگ و چەڵەمەیەک دەبتەوە بڕواتان هەبی ئەوە دەبی شانازی بەوە بکە کە ئەو کۆسپوتەگەرەی هاتە پێشی بۆی دروست بی من زۆر جار دەڵێم وەڵی ئەگەر ئەمن ناخۆشیێک شتێک دێتە پێشم ئەمن سوپاسی ئەو خۆیان گەورە دەکەم ئەوە نیشانەی ئەوەیە کە دیارە دەیەوێ ئەمن دروست بم دەیەوێ ئەمن بەرەو پێشەوە بڕۆم دەیەوێ ئەمن ینی لە شتێکدا سەرکەوتوو بم ئەژینە بۆ ئەو شتانە دێتە پێش سەکارزان هەندێک شتێ تۆ لە مەساگە لە منداڵیان لە تەمەنێک تۆ بۆ منە لە ڕێگای فیلمێک یاخود کتێبێک ئەتۆ مەسەن دەستەواژەیەکە شتێکە خوێندوتت ئێستاش لە بیرم ناچێت فیلمێکی عمر مختاری بوو کاتێک کە دەگەڕێنەوە تەماشا دەکەن گوندەکەیان هەمووی سوتێنراوە ئەویش بەڵام ئەو شتە هێزێکی زیاتری دەداتەوە بۆ ئەوەی زیاتر بەردەوام بێ لە مقاومەی وتەیەکی بابی دێنێتەوە دەڵێ بە عەرەبیەکەی دەڵێ الضربات التي لا تقسم ظهرك تقويك واتە ئەو زەبرەی کەوا پشتت نەشکێنێ بەهێزت دەکات یعنی ئێستاش لە بیرم ناچێتەوە هەندێک جار ئەوەی کە تۆ باست کرد زەبر هەندێک جار مەسان تەجروبەیەکە لە حیاتی خۆدا ئەو تەجروبەیە ڕەنگە خوا وەکو دیارەک بە تۆی بەخشی بێ بۆی زیاتر بەهێزت کە بۆی بیر بکەوە و بۆی عەزیمەتت بە قووەت بێ و زیاتریش متمانەت بە خۆت